سڵاو ئەو کاتتان باش هاوڕێیان. من لەسەر داواکاری ئەم گروپە بەڕێزە بابەتێکم بۆ ئێوە ئامادە کردووە لەسەر ناونیشانی دایلەمای ئەخلاقی. ئەم بابەتە من بە بابەتێکی گرنگم زانی و پێم وابوو پێویستە ئێمە گفتوگۆی دەربارەوە بکەین. بابەتی دایلەمای ئەخلاقی لەوانەیە هەندێک ئەو پرسیارە لای هاوڕێیان دروست بوو بێت کە ئێمە بۆ وشەی دایلەمەمان بەکارهێناوە لە کاتێکدا ئێمە زمانێکی دەوڵەمەندمان هەیە کە بەرامبەر وشە دانامێنێ. من نازانم تاکو ئێستا من نەگەیشتم بە ئەو وشەیە کە دەق بێت لەگەڵ وشەی دایلەمای ئەخلاقی، لەوانەشە کەم توانایی من بێ لە ئاستی زماندا و هەر بەڕێزێک کە وشەیەکی شیاو دەزانێت بۆ ئەم بابەتە من سوپاسی دەکەم. بابەتی ئێمە بابەتێکە دەربارەی فەلسەفەی ئەخلاق. بابەتی ئێمە دەربارەی فەلسەفەی ئەخلاقە. لەوانەیە ئێمە هەمیشە ڕۆژانە بڕیاری ئەخلاقی دەدەین و گفتوگۆی ئەخلاقی دەکەین و چەندین کەس بە کەسێکی بەد ئەخلاق یانخود بێ ئەخلاق لە قەڵەم دەدەین، بەڵام ئایا تا چەند ئێمە دەزانین کە ئەخلاق چییە؟ ئێمە ڕاستەوخۆ دەبێت ئەو پرسیارە ئاراستی خۆمان بکەین، ئاخۆ ئەخلاق چییە کە من دەتوانم زۆر بە سادەی بێم بڕیار بدەم لەسەر کەسەکانی بەرامبەرم؟ ئایا بڕیاردانی ئەخلاقی ئەوەندە بڕیاردانێکی سادەیە هەر کەسێک دەتوانێت بڕیار بدە، یانخود نەخێر بابەتێکی پسپۆڕیە و بڕیاردان تێیدا سەختە؟ بۆیە من پێم وایە تاکو شارەزاتر بی لە بابەتی ئەخلاق کەمتر دەتوانی بڕیار بدەی، تاکو نائاگاتر بی، تاکو نەزانتر بی دەربارەی فەلسەفەی ئەخلاق بە ئاسانی بڕیار دەدەی. بۆ داخڵبوونی ئەو بابەتە من 2-3 دقەیەک وەکو دەواازەیەک بۆی بێمە سەر خودی بابەتەکەی خۆم کە ئێمە دەربارەی چ قسە دەکەین. ئێمە لە فەلسەفەدا بابەتێکمان هەیە پێی دەگوترێت بابەتی بەها. بەها لە فەلسەفەدا دابەش کراوە بۆ 3 بەشی سەرەکی. یەکێکیان بەهای لۆژیکیە. بەهای لۆژیکی چییە؟ بەهای لۆژیکی واتە ڕاست و هەڵە لە خۆ دەگرێت، واتە دەڵێن ڕاستە یانخود هەڵەیە. بەهایەکی ترمان هەیە کە بەهای ئێستێتیکیە، وەکو هونەری جوانی، سەرکاری لەگەڵ ئەوەیە ئایا جوانە یانخود ناشیرنە، تابلۆکە جوانە، پەیکەرەکە جوانە، پەیکەرەکە ناشیرنە، سەرکاری لەگەڵ خودی ئەم بابەتە هەیە. بەهایەکی ترمان هەیە کە بەهای مۆراڵیە، سەرکاری لەگەڵ چاکە و خراپە هەیە. ئێمە ئەو بەهایانە زۆر کات تێکەڵیان دەکەین لە ژیانی ڕۆژانەی خۆماندا، زۆر کات تێکەڵیان دەکەین. واتە بەهاکە بەهایەکی لۆژیکیە، تۆ دەی بڕیارێکی بەهایەکی ئێستێتیکی بەسەردا دەدەی. جارێ وایە تۆ دەڵێی ئەو هۆندراوەیە زۆر ڕاستە. هۆندراوە زۆر ڕاست نییە، ئەمە بابەتێکی ئێستێتیکیە کە جوانی و ناشیرنی لە خۆ دەگرێت، نەک ڕاست و هەڵەیی. ئۆکەی، ئێمە گرنگی بە بابەتی بەهای لۆژیکی نادەین و بە بەهای ئێستێتیکی نادەین. ئێمە بابەتەکەمان بابەتی بەها مۆراڵیەکانە. بەها مۆراڵیەکان واتە بۆچوونی فەیلسوفەکان دەربارەی بەها مۆراڵیەکان جیاوازە. هەندێک لە فەیلسوفان باوەڕیان وایە بەهاکان، بۆ نمونە چاکە، خراپە، درۆکردن، دزیکردن، ئەگە دەڵێن ئەوانە خراپن، ئەوانە بەهایەکی مێتافیزیکین، واتە مرۆڤ دەستی تێیاندا نییە، واتە ڕێکەوتنی مرۆڤەکان نییە لە سەریاندا کاتێک ئێمە دەڵێن درۆکردن خراپە. درۆکردن لە جەوهەری خۆیدا خراپە، لە جەوهەری خۆیدا کارێکی نائەخلاقیە. بۆیە ئێمە پێویستە مولتەزیم بین پێوە.
و هەندێکی تر بۆ چوونیان وایە بەها ئەخلاقیەکان بەهایەکی مرۆڤکردن واتە لە ڕێگای ڕێکەوتنی کۆمەڵایەتیەوە لە ناو مرۆڤەکاندا دروست دەبێت و ئێمە دەین پێڕەوی لێ دەکەین واتە ئەوە ئێمەین بڕیار دەدەین چ باشە و چ خراپە بەڵام ئەوانی تر بابەتەکە ڕەبتی بە مرۆڤەوە نییە بۆ نمونە لای کەسێکی وەک کانت مرۆڤ هەبێ یان خود نەبێت درۆکردن شتێکی نەئەخلاقیە تۆ ناتوانی بیکەی ئەتۆ هەبیان نەبی شتێکی نەئەخلاقیە بۆیە ئەو پرسیارەش جاری وا هەیە دەکرێت ئایا درۆکردن بۆ نمونە کە لە ڕوانگەی دینەوە سێری ئەو قەزێ بکەین بۆ نمونە درۆکردن ئایا درۆکردن بۆ خۆی خراپ بە بۆیە خوا فەرموویەتی خراپە یان خود لەبەر ئەوەی خوا کتوویەتی خراپە بۆیە نابێ بیکەین ئەمە شێکێکە لەو پرسیارانە کە وجودی هەیە بۆیە من لێرە نامە سەر ئەو بابەتە چکە ئەوە بابەتی ئێمە نییە دوای ئەوە بۆ کردەیەکی چاکە بۆ بڕیاردانێکی باشە فەیلسوفەکان دابەشکارێکی تریشیان کردووە هەندێکان پێیان وایە پێویستە ئێمە تاکێک پەروەردە بکەین تاکێکی ئەخلاقی واتە ئێمە کە تاکێکی ئەخلاقیمان پەروەردەکرد ئەو تاکە ئەخلاقی کردەی ئەخلاقی دەنوێنێ لە کۆمەڵگادا واتە دەبێتە تاکێکی فەزیلەتمەند بەڵام هەندێکی تریان باوەڕیان وایە ئێمە پێویستمان بۆەوەی نەکە تاکەکە تاکەکە پەروەردەکەین ئایا تاکێکی فەزیلەتمەندە یان خود نەخێر هەندێکی تر پێیان وایە کردەکان ماناکان لە خودی خواندا بەهاکان لە خودی خواندا ئێمە ناچارین مولتەزمین پێیانەوە کە جێبەجیانکەین بۆ نمونە درۆکردن خراپە ئێمە مولتەزیمین ڕەبتی بەوەی نییە کە تۆ پەروەردەیە کراوی یان خود نەکراوی من ئەو دەواازە بۆیە دەکەمەوە کە دوای ئەوەی دینە سەر بابەتی دایلەمە بۆی کەمێک بەرچاوڕوونیتان هەیە بۆ خودی ئەو بابەتە هەندێکی تر باوەڕیان وایە دەڵێن ئەسڵەن مهم نییە تاکەکە تاکەکی فەزیلەتمەند بێ ئەسڵەن مهم نییە کردەکە بەهاکە من ناچارکە میتافیزیکیان باش بیان خراپ بێ ئێمە سەیری نەتیجەی کردار دەکەین ئەوانە پێیان دەگوترێ فەیلسوفیان خود فەلسەفەی سوودگەرایی ئێمە سەیری سوود و سەیری نەتیجە ئەنجامی کردارەکە دەکەین واتە من بە هەر شێوازێک بە هەست تەریقەیەک شتێک بکەم هەرچەند کە ڕێگاکەم ڕێگایەکی نائەخلاقیش بێ بەڵام گرنگ ئەوەیە ئەنجامەکە ئەنجامێکی ئەخلاقی لێ بکەوێتەوە ئەوە دەتوانین بڵێن کردەیەکی ئەخلاقیمان ئەنجام داوە واتە ئەوان سەیری نەتیجەی کردار دەکەن وەلای ئەوان باوەڕیان وایە هەر شتێک سوودی زۆرینەی تێدا بێت ئەوە کردەیەکی ئەخلاقیە و کەمکردنەوەی کەمکردنەوەی زیان ئۆکەی لەوانەیە ئێوەش تا ڕادەیەکی زۆر هاوڕابن لەوەی کە بۆ نمونە یاسایەکی ئەخلاقی ئەو کاتە باشە کە سوودی زۆرینەی تێدایە بەڵام دو ئەوەی کە دێنە سەر بابەتی دایلەمە لەوانەیە ئەوەندە بە ئاسانی نەتوان ئەو بڕیارە بدەن دایلەمە مەبەستم لە دایلەمە چیەمە دایلەمە واتە دوو ڕێگای ئەخلاقی واتە تۆ دوو شت لەبەر دەستتدایە دوور هەڵبژارتنت هەیە هەردووکیان دروستن واتە شتێک هاتۆتە پێش تۆ دوو ڕێگات هەیە بەڵام هەردوو ڕێگاکان دروستن هەردوو ڕێگاکان ئەخلاقین بەڵام یەکیان کەمێک ئەخلاقیترە لەوەدا لە یەکی تریاندا تۆ ئەو کاتە چۆن بڕیار دەدەی من دوازار دێم ئەوە ڕوون دەکەمەوە لە سەردەمی هیتلەردا کەسێک هەبوو بە ناوی ئایشمەند کە نەخشە داڕێژەری کۆمەڵکوژی بوو ئەو کات لە دووە ئەوە ویستیان ئایشمەند دادگاییکەن لە دادگایەکە کۆمەڵێک لە فەیلسوف و دەروناس و ئەوانش ئامادە بوون یەکێک لەوانە کە هانە ئاڕەند بۆ خۆی ئامادە بوو لەوێدا بۆیە ئایشمەند کوتی باشە ئێوە لەسەر چ من دادگایی دەکەن ئێوە لەسەر چ من جەریمە دەکەن
من کەسێکی وەزیفەگەرایەکی دەقیقم، من کارەکەی خۆم کە پێم سپێردراوە بە باشی ئەنجامم داوە. ئێوە کە پێویستە کەسێک دادگاییکەن بڕۆن ئەو کەسە دادگاییکەن کە بە منی گوتووە ئەو کارە بکە. من کاری خۆم بە باشی کردووە. ئێوە لە جێی ئەوەی بێن دەستخۆشیم لێ بکەن، ئێوە چۆن جەریمەی من دەکەن؟ وە کاتێکیش کە پرسیاریان لێ دەکرد ئایا تۆ پەشیمانی لەو کردەوەی، دەڵێ دیگوت من ئەسڵا نازانم ئێوە باس لە چ دەکات. من ئەو ئەرکەی کە لەسەر شانی من بۆ من باشترین شێوە ئەنجامم داوە. واتە ئایا کارەکەی ئایشمەند کارێکی نەئەخلاقی بوو؟ چکە ئەو پەیڕەوی لە چ کردووە؟ پەیڕەوی لەو ئەمری کردووە کە پێی دراوە، بە باشی جێبەجێ کردووە. و ئەو کاتیش کە زۆرینەی ڕەها لە ئەڵمانیا هاوڕابوون لەگەڵ بەرنامە و پرۆگرامی نازیەکان. بۆیە لە سەر خودی ئەم بابەتە گەلبرێت هات خوێندنەوەیەکی بۆ ئەو بابەتە کرد. ئەو پرسیارە دەوروژێنە کە دەڵێ ئەخلاق چییە؟ ئێمە بۆ ڕەفتاری ئەخلاقی دەکەین، ئێمە بۆ کردداری ئەخلاقی دەنوێرین. ئەو هات 6 خاڵی دیاری کرد بۆ خودی ئەو بابەتە کە ئێمە لەبەرچی کردەیەکی ئەخلاقی دەنوێنین یاخود کردەیەکی ئەخلاقی ئەنجام دەدەین. یەکێک لەوانە ئێمە کردەی ئەخلاقی، ڕەفتاری ئەخلاقی دەکەین تاکو جەریمە نەکرێین. تاکو جەریمە نەکرێین، بۆ نمونە تاکو بەرامبەر یاسا ڕانەوەستمەوە، من بۆیە کاری ئەخلاقی دەکەم. بۆیە دووهەم من بۆیە ڕەفتاری ئەخلاقی دەنوێنم تاکو دەستخۆشیم لێ بکرێ لەلایەن کۆمەڵگاوە. لەلایەن کۆمەڵگاوە من نامە سەر ئەو بابەتە ئایا ئەو ئەخلاقی کە کۆمەڵگا لە سەریەتی ئایا ئەخلاقێکی تەندروستە یاخود نەخێر. ئەوە هەمووی پرسیاری جەوهەرین کە پێویستە لە بەشەکانی تر کە کەسێک بێ ئەو بابەتە شرۆڤە بکات. وە خاڵی سێم دەڵێم بۆیە ئێمە کردەی ئەخلاقی دەنوێنین تا مطابق بە قانون و ڕێوڕسمەکانی کۆمەڵگا بێت. واتە ئێمە زۆر جار هەیە کردەیەک دەکەین تەنها لە پێناو ئەوەی کە مطابق بێ لەگەڵ یاسا و لەگەڵ ئەو پێوەرە کۆمەڵایەتیانەی کە ئێمە هەمانە، ئەو ڕێوڕسمانەی کە لە کۆمەڵگادا هەمانە. یانخود خاڵێکی تر دەڵێ ئێمە بۆیە کردەی ئەخلاقی دەنوێنین. بۆچی؟ بۆی تا بە جونگەکانی دەسەڵات بگەین. جونگەی دەسەڵات ئێمە لێرەدا تەنها مەبەستمان لایانی سیاسی نییە. بۆ نمونە تۆ کردەی ئەخلاقی دەنوێنی تاکو دەسەڵات هەبێ لە نێو خانەوادەدا، تۆ کردەی ئەخلاقی دەنوێنی تاکو تۆ بۆ نمونە لە پرۆسەی سەوازدا، لە هەر شتێک. ینی من کردەیەکی ئەخلاقی دەنوێنم لە بەرامبەر دەستخستنی شتێک، جا ئەو شتە هەر شتێک بێ. یانخود خاڵی پێنجەم ئێمە بۆیە کردەی ئەخلاقی دەنوێنین، بۆیە کردەی ئەخلاقی ئەنجام دەین لە کۆمەڵگادا تا ڕێز لە بەهاو نۆرمە کۆمەڵایەتیەکان بگرین، تا ڕێز لەو ڕێککەوتنە کۆمەڵایەتیە بگرین کە وجودی هەیە. بۆ نمونە هەر تاکێک لە ئێوە پەیڕەوی لە کۆمەڵێک دابوونەری دەکەن لەوانەیە لە هەندێکیشتان گەیشت بنە ئەو باوەڕی کە ئەو بەهانە هیچ ئەرزشێکیان نییە، هیچ ڕەبتێکیان بە ئەخلاقەوە نییە. بەڵام تۆ ڕێز لە زۆرینەی کۆمەڵگا دەگری کە ڕێککەوتنیشیان کردو لەسەر کۆمەڵێک بابەت ئەگەر ئەو بابەتەشیان هەڵەبن. وە خاڵی شەشەم کە ئەو باسی دەکات دەڵێ ئێمە کردەی ئەخلاقی بۆیە ئەنجام دەدەین چونکە دەروونەن ناخەکیەن من باوەڕم پێێتی بۆیە ئەنجامی دەدەم. ئەگەر بێت و هەموو جیهان دش بە من ڕاوەستێ پێچاوانەی من بیرکاتەوە، بەڵام لەبەر ئەوەی کە من باوەڕم وایە و کردەیەکی ئەخلاقی و من ئەرگۆمنت وە بەڵگەم بەرامبەری هەیە بۆیە من دێم ئەو کارە ئەنجام دەدەم. واتە ئەو 6 خاڵە دەست پێ دەکە. ئەو بەو 6 خاڵە ئێمە دێن لەبەر خاتری ئەو بابەتانی کە باسم کرد دێن کردەی ئەخلاقی دەنوێنین لە کۆمەڵگادا. ئەوە وەکو ئەو ڕیزبەندیەی ژان پیاژەنیە کە لە بواری پەروەردەدا کردی. و ئەو کارە دواتر پیتەر سینگەر کە فەیلسوفێکی ئوسترالیا و زۆر باس لە مافی ئاژەڵ دەکا
و گرنگی بۆ بابەتە دەدات هات درێژی بۆ بابەتە دات درێژەی پێدات. دەڵێت چی؟ ینی پیتەر سینگەر لێرە ئەو پرسیارە دەوروژێنێت دەڵێت چی؟ بۆچی دەبێت کاری ئەخلاقی ئەنجام دەین وە چۆن؟ بۆچی ئێمە کردەی ئەخلاقی ئەنجام دەین؟ چۆن دەبێت کردیەکی ئەخلاقی ئەنجام دەین وە چۆن؟ بۆیە پیتەر سینگەر لێرەدا لە ڕووکردێکی تاریخیەوە لە ڕووکردێکی مێژوویەوە سێری ئەم بابەتە دەکات. دەگەڕێتەوە بۆ ئەو کاتەی ئەوروپا کە ئەو کاتە ئەوروپا لەژێر هژمونی لەژێر دەسەڵاتی کەنیسەدا بوو، واتە کەنیسە دەسەڵاتی بەسەر هەموو جونگەکاندا هەبوو، بۆیە ئەو کاتە ئەخلاق لە خاڵی یەکەم و دووهەم کە باسمان کرد لەوە تێنەدەپەڕی. من بۆیە کردەی ئەخلاقی دەنوێنم بۆ ئەوەی کە جەریمە نەکرێم، یان خود بۆ ئەوەی دەستخۆشیم لێ بکرێ، یان خود متابق بە یاسا و ئەو کەلتور و دابوونێری تێبم کە من تێیدا. ئەو کاتە کڵێسا بوو بە تۆی دەگوت چ کردەیەک ئەنجام دە ئەخلاقیە و چ کردەیەک ئەنجام مەدە نەئەخلاقیە. واتە ئەگەر کەسێک لەو کاتەدا کێشەیەک یان خودگومانێکی بۆ دروست بووبا لەسەر بابەتێکی ئەخلاقی، ڕاستەوخۆ دەچۆ سەری کۆڵانەکە یان خو سەری کوچەی ماڵەکان لەوێ کەنیسەیەکی لێبوو، دەچوو بە قەشەکەی دەگوت من تووشی ئەو گومانە بووم، تۆ وەرە بۆم دیاریکە من چ بکەم؟ ئەویش دەیگوت یان خاڵی یەکەم ئەنجام دا یان خود خاڵی دووهەم ئەنجام دا. بۆیە پیتەر سینگەر دەڵێت چی؟ دەڵێ ئێمە تاکو پێوەرەکانمان پێوەرە ئەخلاقیەکانمان واتە ئەو پێوەرانەی کە لە من هەمن من باوەڕم پێیانە و من جێبەجیان دەکەم، تاکو ئەو پێوەرە ئەخلاقیانە لە دەرەوە وەریانگرین، واتە لە دەرەوەی خۆمان وەریانگرین، وەکو چۆن کەسەکە دەچوو بۆ کەنیسە وەری دەگرن، یان خود ئێمە دەچین لە کۆمەڵک شوێنیکەوە وەری دەگرین وەکو سەرچاوەیەک. دەڵێ هیچ کاتێک گەشە بەلایانی ئەخلاق نادرێت. ئەخلاق لەو کاتەدا هیچ کاتێک گەشە ناکات. ئەی چۆن گەشە دەکات؟ ئەی ئەخلاق چۆن گەشە دەکات؟ ئەو باوەڕی وایە لە ڕێگای دایلەمای ئەخلاقیەوە گەشە دەکات. واتە کاتێک ئێمە دەکەوینە دوو ڕێگاوە، دوو ڕێگا. ڕێگایەکیان چییە؟ ڕێگایەکیان ئەوەیە کە بە بەڵێ یان خود بە نەخێر وەڵام دەدرێتەوە. من دەزانم کردەوەکە، من دەزانم ئەو کارەی ئەنجامی دەدەم دروستەکان کامەیە، ئەخلاقیەک بوونەکان کامەیە، بەڵام من کارە بەد ئەخلاقیەکە ئەنجام دەدەم لە پێناو ئەوەی کە هەزینە کە داواکاری سوکترە لەسەر من، داواکاریەکی زۆرم لێ ناکات. تۆ دەزانی کامیان دروستە. وەکو زۆرینەی کۆمەڵگای ئێمە، بۆ نمونە کۆیلایەتی، ئەنی کۆیلایەتی کە لە پێشداوەکو بەندێک دەفرۆشە، بەڵام بەناچاریدا فرۆشت و دەشوێنێدا کۆیان دەکردنەوە، بەڵام ئێستا کۆیلایەتی گۆڕاوە. تۆ دەچی شانازی بە کۆیلایەتی بوون و خۆت دەکەی، تۆ دەچی دە دەرگای دەدەی دەڵێ من ئامادەم ببم بە کۆیلا، من بێدەنگ دەبم، من هەڵوێست نانوێنم، من کردەی ئەخلاقی ئەنجام نادەم، من بوێر نیم، من بەرنگارت نابمەوە. دەشزانی ئەو کۆیلایەتی بوونەی تۆ کارێکی بەد ئەخلاقیە، بەڵام لەبەر ئەوەی کە تۆ خاوەنی خۆت بی وە کۆیلە نەبی، چ دەکەی؟ ناچار ئەوەی دەچی کۆیلایەتەکە قبوڵ دەکەی لەبەرەوەی کە باجێکی کەمتر بدەی یان خۆ شتێک بەدەست بخەی. دەنە ئایا تاکی کۆمەڵگای ئێمە نازانێت چ کارێک ئەخلاقیە و چ کارێک نائەخلاقیە؟ بەڵام بۆ ئەنجامی نادەین لەسەر ئەوەی کە ئێمە باج نەدەین، قوربانی نەدەین لە پێناویدا. چکە ئێمە تاکێکین بەرژەوەندی خوازی. لە پێناو بەرژەوەندی شخصی خۆم من کردەیەکی نائەخلاقی ئەنجام دەدەم و چاوپۆشی لە ئەخلاقی بوونەکەی دەکەم، گوێ پێ نادەم. ڕاستەخۆ دەچم ئەنجامی دەدەم کە ئەمە ئێستا لە کۆمەڵگای خۆماندا زۆر باوە، هەتاکو لە هەموو چین و توێژەکانی کۆمەلگا، هەتاکو لە بەرزترین شوێنی ئەکادمی بۆ نزمترین شوێن لە کۆمەلگادا هەموو چینش توێژەکانی کردوتەوە و ئێمە هەمیشە چاودا دەخەین بەرامبەر بە ئەخلاقیەکان و ڕێگا
باشەکانی ئەخلاق بەڵام دەچین ڕێگا خراپەکە هەڵدەبژێرین لە پێناو دەستخستنی شتێک و یانخود قوربانی نەدەم لە کۆمەڵێکشدا من دڵنیام ئێوە لەوە زیرەکترن باشتر لەوە تێدەگەن. بۆیە دوجار بۆ گەشەی بابەتی ئەخلاقی کە بابەتە سەرێکیەکەی ئێمەیە دووڕای ئەخلاقی دایلەمای ئەخلاقیە. واتە چۆن؟ واتە ئێستا من دوو ڕێگامان هەبوو، باشە؟ ئێمە دوو ڕێگامان هەبوو. ڕێگاک دەمزانی نائەخلاقیە، ڕێگاک دەمزانی ئەخلاقیە، بەڵام من نائەخلاقیەکەم ئەنجام دەدا لەبەرەوەی باجێکی قورس نەدا. باشە؟ ئێستا دوور دایلەمایەکی ترمان هەیە، واتە لە بینی دوو ڕێگادا هەردووچیان ئەخلاقی. ئەلێرەدا کێشەکە دروست دەبێت، ئەلێرەدا دژواریەکە دروست دەبێت، دژواری ئەخلاقی کە ناتوانی بڕیار بدەیت. بۆیە کەسێک دەتوانێت لە دوو ڕێگایەکی زانستی دەتوانێت 20 ساڵ بیری لێ بکاتەوە بە دۆداچوونی بۆ بکە بێ ئەوەی هیچ گرفتێکی بۆ دروست بوو بێ، بێ ئەوەی نیگەران بێ. بۆ نمونە دەڵێم من بڕۆم بۆ هەسار بۆ مەریخ یانخود بۆ هەسارەیەکی تر، من ئەوام بکەم یانخود ئەوام بکەم، یانخود بەدووە ئەو تیۆرە زانستیە کەوم دروستە یانخود ئەو تیۆرە زانستیە کەوم دروستە. بۆی لەوێدا هیچ گرفتێکت بۆ دروست نابێت و بە ئاسانی بەدوای دەکەوی. بەڵام هیچ کەسێک نییە و هیچ بیرمەندێک نییە بتوانێت ئارام بگرێت لە 5 دقیقە لە نێو دووڕایەکی ئەخلاقیدا، لە نێو دایلەمایەکی ئەخلاقیدا. بۆیە بۆ ئەم بابەتە سیر کە ئێمە هەندێک نمونەی تیۆریمان هەیە، هەندێک نمونەی پراکتیکیمان هەیە، بۆی کە دوجار نمونە پراکتیکیەکان کردەیەکان گرنگترن بۆ ئێمە کە هەڵسەنگاندن بۆ ئێمە بکە. بۆ نمونە لە نێو دووڕایەکی ئەخلاقیدا تۆ سارەت پێ، باشە؟ تۆ بیرکەوە تۆ سارەت پێ و بەڕێگا دەگەڕۆی، سارەکە خەریکە لەژێر کۆنتڕۆڵ دەردەچێت. تۆ لەو بەری جادەکە 5 کچی گەنج لەوێ دانیشتووە، لەم لاشەوە 15 یانخود 20 بۆ نمونە کەسی بەتەمەن یانخود پیرێژنەیە کەسێکی بەتەمەن لەو لاوە دانیشتوون. ئایا تۆ لەو کاتەدا کامیان هەڵدەبژێری؟ تۆ لەو کاتەدا کامیان هەڵدەبژێری؟ کامیان ئەخلاقیە؟ لە 5 کەسەکان دەی لەبەرەوەی گەنجن یانخود لەو 20 کەسەدێک کە لەبەرەوەی تەمەنێکی زۆریان بەڕێ کردووە؟ کامیان ئەخلاقیە؟ تۆ ناچاریشی یەک دانیان هەڵبژێری. لەوانەیە هەندێک کەس بڵێ باشم لە هیچیان نادەم، ئەوە گریمانەیە، ئەو گریمانەیەکی تیۆریە. دوجار ڕاتەنەکەشین بۆ نێو هەندێک بابەت تر کە تۆ بە ئاسانی دەرباست نەبێت لەوەدا. تۆ کامیان هەڵدەبژێری، تۆ سیر دەکەی هەردووکیان بەڵگان هەیە. بۆ نمونە ئەگەر من بێم لەو 5 کەسە بدەم دەڵێن باشە ڕێژەی ئەوان زۆرترون بۆیە لەوانمان نەدا ئەو 5 کەسە. هەندێکی تر دەڵێن نەخێر پێویستە لەو 20 کەسە کۆتاییان پێیان بە لەبەرەوەی تەمەنیان بەڕێ کردووە ئەو گەنجانە مامنەوە لەوانەیە ئایندەیەک چاوەڕێیان کە ئایندەیەکی بەش و بتوان سوود بە کۆمەڵگا بگەێنن، یاخود کۆمەڵەشیان یەکێک لەوانە ببێتە بە دانایەک یاخود زانایەکی زۆر باش. هەنی لەو کاتەدا تۆ بڕیاردانت بۆ قورسە، لەو کاتەدا تۆ ناتوانی بڕیارێک بدەیت. ئەوە جیاوازە لەوەی کە ئێمە کۆلایەتەکەی باسمان کرد. لە کۆلایەتەکەیدا تۆ توانای هەڵبژاردنت هەیە، لێرەشدا تۆ توانات هەیە، بەڵام تۆ کامیان هەڵدەبژێری. هەردووچیان ئەخلاقین، بەس یەکیان لە یەکیان کەمێک ئەخلاقی ترە. و چۆن دەتوانی تۆ ئەو کەمەیە دیاری بکەیت؟ بە ئێمە نمونەیەکی تر بینەوە کە بۆ ئێوە ڕوونتر بێت. وا بیرکەوە منداڵک دەکەوێتە ناو ئاوە، خەریکە دەخنکێ. تۆ چەند وەختە کار دەکەی، جلێکی مارکە و بڕاندێکی زۆر باشت کڕیوە لەبەرت کردووە بۆ پەیوەندیەک دەچێت شوێنێک لە ڕێگا ئەوە دەبینیت تووشی ئەو منداڵ دەبی کەوتوتە ئاوە. تۆ ئەگەر منداڵەکە دەربێنیەوە جلو بەرگەکەت پیس دەبێت لەوان خۆت بژدڕێت.
ئێستا کە من لە ئێوە بپرسم بڵێم ئێوە کامیان دەکەن، بێگومان هەمووتان دەڵێن ئێمە چاوپۆشی لە جلک و بەرگەکەمان دەکەین، ڕاستەخۆیەتی منداڵەکە دەردێنینەوە. بەڵام دواتر ئێمە دەڵێن باشە ئەگەر بۆ چوونت بۆ نێو ئەو ئاوا لەوانەیە دەم و چاوت زەبرێکی پێ بکەوێ، ئەو زەبرە بە کۆتایی تەمەنتەوە پێوە دیار بێت. ئایا تۆ ئێستاشر ئامادەی بچی و منداڵە دەربێنیەوە؟ یان خۆت دەڵێن تۆ ئەگەر بچێ نێو ئاوەکەوە ئەو زەبرەی برد دەکەوێ دەتوانی بە $500 چاکی بکەیتەوە. ئایا تۆ قوربانی ئەوە دەکەی کە ئەو $500 چاپۆشی لێ بکەی؟ ئۆکەی. ئێستا تۆ چی؟ تۆ ئاگار لە قەزیەکە هەیە، تۆ چاول لێتی، ئێستا تۆ چاول لێ نییە، باشە؟ تۆ وا خەیاڵکە ئاگار لە قەزیەکە نییە. ئایا تۆ ئامادەی $500 بدەی بۆ کەسێک کە ئەو زەخمی ئەو برینداری کە بەو سوورەتیەوەیەتی بەدموچاویەتی کۆتایی پێبێنی تۆ ئەو پارەیە بدەی؟ یاخود نەخێر. ئێستا لەوانەیە زۆربەتان بڵێن بەڵێ ئێمە دەتوانین بێین بچین ئەو پارە بدەین، بەڵام ئەگەر ئێستا بە ئێوە بگوترێ زۆر کەسمان هەیە تووشی نەخۆشیەکی زۆر قورس بە لە ماڵەکەی خۆی دایەتی، ئایا تۆ ئامادەی ئەوەت هەیە کە بچی پارەی بۆ بدەی و ڕزگاریکەی یاخود نەخێر؟ ئۆکە. ئێستا ئەمە ئەو نمونەمان بۆچی هێنایەوە؟ بۆی کە بمە بزانین بڕیاردان لە ڕووی کرداریەوە چەند سەختە، لە ڕووی کرداریەوە بڕیارەکان سەختە. ئێمە سەرەتا هاتین سەرەتانی باسی ئەوم کە کەوتم دوجار ڕووی دەکەمەوە. ئێمە بیرمان لەوەی کردەوە کە کردەیەک زۆرترین سوودی تێدا بێت بۆ تاکەکان، ئەو کردەیە باشتر لەوەی کە سوودی کەمتری تێدا بۆ تاکەکان. لەوانەیە زۆربەتان هاوڕای ئەو بابەتە بن کە ئێستا فەلسەفەی سوودگەرایی و جیهانی سەرمایەداری ئیش لەسەر خودی ئەو بابەتە دەکات. ئێستا تۆ بە بەلەمێک دەپەڕیەوە لە ئاوێک، لەوانەیە ئێستا هێندێکتان بڵێن باش ئەو نمونانە سوودی بۆ ئێمە هەیە. ئێوە ئەو نمونانە دەتوانن گشتاندنی بۆ بکەن لە زۆربەی شتەکانی ژیانتاندا ڕوبەڕوویان دەبنەوە. لە بەرچاوی تۆ لەگەڵ دایکت لە بەلەمێک دای بە ئاودا دەپەڕیەوە و لە پاڵ تۆشدا دکتۆرێکی بەتوانە هەیە، بۆ نمونە دکتۆرێکە لە خستەخانەیە هیوایە و دکتۆرێکی زۆر باشە، لەوانەیە ژیانی 300 بۆ 400 کەس لە ئەستۆی ئەو دکتۆرە پسپۆڕە بێت. ئەگە ئەو دکتۆرە نەمێنێت ژیانی 400 کەس دەکەوێتە خەتەرەوە کۆتایین بەژیانیان دێت. لە بەرچاوی تۆ بەلەمەکە نقوم دەبێت و تۆ ئاگاداری قەزیەکە هەی و تۆ لەو کاتە دەتوانی یەک کەس ڕزگارکەی، تەنها یەک کەس دەتوانی ڕزگارکەی. ئایا کە تۆ بڕیارت دابوو کە کردەیەک کاتێک باشە کە سوودی زۆرینەی تێدا بێت، ئێستا تۆ بەرامبەر ئەو قەزیە کەوتووی. ئەگەر دکتۆرەکە ڕزگارکەی ئەوە 400 کەسی ترت ڕزگار کردووە کە لە خستەخانەدا چاوەڕێی ئەو دکتۆرە دەکا، یان خود تۆ تەنها دایکت ڕزگار دەکەیت. لێرەدا بڕیاردان ئەوە پێی دەگوترێت دایلێمە ئەخلاقی. بۆ نمونە لەو سەردەمەی ئێستادا ئێوە هەمووتان ئاگاداری دۆخی کۆڕۆنا هەن، هەموو دکتۆرەکان و بیرمەندەکان کەوتنە سەر ئەو باوەڕێی کە ئێمە ئۆکسجین بدەین بە کەسە گەنجەکان و لە سەردەمی کەسە پیرەکان لای بەرین، بۆ ئێمە گەنجەکان بهێڵینەوە پیرەکان کۆتایی پێبێنین. ئەوە ڕووی داوە و ئێوە هەمووتان گوێبیستی ئەم بابەتە بوو. ئەمە تا چەند ئەخلاقی چکە تۆ گیانی کەسێک کۆتایی پێدێنی، ئەها هەڵبژاردنەکان، ئەها ئەو دوو کەسانێ ئەوانەی کە بە سارەکە تۆ لە کامەلات دەدا. ئێستا ئەو شتە بەڕوونی وجودی هەیە، لە ئەوروپا وجودی هەیە کە ئێستا هیوادارم کوردستان نەکەوێتە ئەو دۆخەوە. ئایا ئێمەش لەو دۆخەدا ئۆکسجین دەدەین بە کەسە گەنجەکان و بە تەمەنەکان فەرامۆش دەکەین لە کاتێکدا بە تەمەنەکان زۆرتری قوربانیان داوە؟ ئەها ئێمە بە چاوی سوودەوە
بە چاوێکی سوودگەرانەوە سەیری قەزیەکە دەکەین، بە چاوێکی ئەخلاقیانەوە یاخود بە چاوێکی مرۆڤاتیەوە سەیری قەزیەکە ناکەی، واتە پێت وایە ئەو گەنجە سوودی زیاترە، دەستکەوتی زیاترە، پیرەکە دەتەوێت لی سەرفکەی، پارەی لێ سەرفکەی، بۆیە ئاستی مرۆڤایەتی لە بەرچاو نەگیرێ، تەنها بە چاویلکەی سوودەوە سەیری خودی ئەم بابەتە دەکرێت و تۆ ئەگەر دکتۆربی کامیان دەکەی. یعنی تۆ دکتۆر بیت، لە خستەخانەیەکدا بیت، لە بینی دوو کەسدا و یەک ئۆکسیجین هەبێت، لە بینی کەسێکی بەتەمەن و کەسێکی گەنجدا تۆ کامیان هەڵدەبژێریت. ینی لەو کاتانەدا تۆ ناچاری. ئەوە پێی دەگوترێت دایلێمای ئەخلاقی، واتە بڕیاردان قورسە، واتە هەردووکیان ئەخلاقین، بەڵام یەکێکیان کەمێک ئەخلاقترە لە یەکێکیان. ئەوانە گرفتن لە کۆمەڵگای ئێمەدا. بۆیە تۆ کاتێک دەی بڕیار دەدەی لەسەر بابەتێک زۆر بە ئاسانی، بەڵام تۆ بیلەوە ناکەیەوە کە ئێمە لە نێو بابەتی فەلسەفەی ئەخلاقدا کۆمەڵە کێشەمە هەیە کە تۆ ئەسڵەن لاشی لێ ناکەیەوە، بەڵام ڕوبەڕووشت دەبێتەوە. تا چەند لە کوردستاندا توێژەرەکان هاتن لەسەر ئەو بابەتە قسە بکەن کە ئۆکسیجین کەوتە کێشەوە، ئێمە کێ هەڵدەبژێرین؟ ئێمە چۆن بڕیار بدەین؟ یاخود با ئێمە نمونەیەکە بێنەوە کە ڕوونتر بێ. بۆچی من زۆرتر نمونە دێمەوە باس لە بۆچوونی فەیلسوف ناکەم لێرەدا؟ بۆ ئەوەی کە ئێوە باشتر لە بابەتەکە تێبگەن کە ئێمە مەبەستمان لە چێ کاتێک باس لە دایلێما دەکەین، باس لە بڕیارێکی سەختی ئەخلاقی دەکەین. تۆ وا بیر بکەوە سێ کەسایەتی بەناوبانگی وڵاتەکەت کە وڵاتەکەی تۆ پێویستیان پێێتی ئێستا لە خستەخانەدا کەوتوون، یەکێکیان گورچیلەکانی لە کار کەوتووە، یەکێکیان سیەکان و یەکێکیان جگەری. ئایا وە کەسێکیش بێسوود بۆ کۆمەڵگا، بەڵام زیانی بۆ هیچ کەسێک نییە، بە پێش خستەخانەکەدا تێدەپەڕێت. ئایا ئێمە بین ئەو کەسە بگرین و بیخێنێ بەر نشتەری چاقۆی پزیشکەوە، هەرسێک ئەندامەکانی لێ وەرگرین و سێ کەسایەتی پێ ڕزگارکەین؟ ئایا ئێمە کردێکی ئەخلاقیمان ئەنجام داوە؟ ئایا ئێمە لە جێگای ئەوەی کە سێ کەس بمرێت یەک کەس دەمرێت؟ ئەها لە ڕووی تیۆریەوە، لە ڕووی بیرکردنەوەی خۆتەوە تۆ پێت وایە کردەکە کردەیەکی زۆر باشە؟ ئۆکەی تۆ سەیری سوودی بابەتەکەکە. سوود کامیان سوودی زیاترە؟ بۆیە کاتێک کە لە ئەخلاقدا پێت دەڵێن مرۆڤ نابێ وەکو ئامراستۆ بەکاری بێنی، مرۆڤ ئامانجە، ئێمە یەک تاک مرۆڤمان هەیە. بۆی بڕیاردان لەوانەدا قورسە. ئێوە لەوانەیە هەندێکتان زەوازتان کرد بێ و هەندێکیشتان مابن زەوازکەن. سپێنێ تۆ زەواز دەکەی و منداڵێکی کەم ئەندام لە ڕێگای سۆنەرەوە منداڵەکەت کەم ئەندامە، لەوانەیە هەردووک چاوی نەبن، لەوانەیە هەردوو گوێی نەبن، لەوانەیە دەستی نەبن. دکتۆر پێت دەڵێ منداڵەکەت ئاوایە، ئایا منداڵەکەت لەبەر دەبەی یان خودی خێنە و ژیانەوە؟ تۆ لەو کاتەدا چ بڕیارێک دەدەی؟ ئایا منداڵەکە لەبەر دەبەی یان خودی خێنەی ناو ژیانەوە؟ کامیان دەکەی؟ بۆ نمونە لەوانەیە ژنەکە بڵێت من دەیخەمە ناو ژیانەوە، پیاوەکە بڵێم نەخر من لەباری دەبە. لەو کاتەدا بڕیاری هەردووکیان بڕیارێکە بەڵگان هەیە بۆ قەزیەکان. ژنەکە دەڵێت چی؟ دەڵێ ئەم منداڵە دەخەمە ناو ژیانەوە. زۆر کەسمان هەیە دەستی نییە، چاوی نییە، بەڵام توانێتی خۆشی بژیات. کەسمان هەیە ژیانی زۆر وێرانە، بەڵام توانێتی سوودی بۆ کۆمەڵگا زۆر هەبێت. بۆ نمونە یەکێک لەو کەسانە ستیڤن هاوکینگ. کەساتەکەی ستیڤن هاوکینگ لە شولاری ستیڤن هاوکینگ دیوە. تیۆریەکی جوانی پێشکەش کرد لە بواری فیزیات چی کرد. بەڵام لەوانەیە پیاوەکە بڵێت ئەو منداڵە بێت لەوانەیە بەختەوەر نەبێ،
لەوانەیە ڕازی نەوێ بۆی کە ئێمە ئەومان هێناوەتە دنیاوە، لەوانەیە ئێمە پارێکی زۆری لەسەر بکەین، لەوانەیە تا مردن ئێمە باجی بدەین لەگەڵیدا بمێنینەوە. بۆی لەوانەیە بۆ هەندێکتان ئەو بابەتە ئەوەندە سەرنجڕاکەش نەبێت، لەوانەیە زۆر بە ئاسانی ئێستا تۆ بتوانی بڕیارێک بدەیت لەسەر ئەو بابەتە. بەڵام شتێک هەیە لە کتێبێکدا لە گەشتەکەم لە گومانەوە بۆ یەقین لە دێڕێکدا شتێکی جوانی نووسی بوو، دەڵێ بە 100 حەکیم بە 100 زانا بە قەدرا دەردەدارێک نازانن دەرچیە. واتە تاکو تۆ خودی خۆت نەکەویە ناو ئەو دۆخەوە تۆ ناتوانی درکی ئەو قەزیە بکەیت. تۆ درکی ئەو قەزیە بکەیت. ئایا تۆ کامیان دەکەی؟ ئێستا بیخە خەیاڵ خۆتەوە بڕیاری لێ بدە. بۆیە کاتێک پیتەر سینگەر دەڵێ ئێمە لە دایلێمای ئەخلاقی ئەخلاق گەشە دەکەواتە تۆ ڕوبەڕووی کۆمەڵێک بەڵگەی دژ بە یەکت دەکاتەوە کە ناچاری تۆ یەکێکیان هەڵبژێریت. تۆ ناچاری بڕیاردەی، واتە ئێستا دکتۆر بە تۆی گوتۆ منداڵەکەتان ئاوە، دەبێت ئێستا پێویستی بە بڕیاردانی تۆ هەیە. ئۆکەی، لێرەدا ئەو پرسیارەی کەش دێتە گۆڕێ. ئایا کێ بۆی هەیە بڕیاردا لەسەر ئەو منداڵە؟ ئادایەک بۆی هەیە بڕیاردا، باوک بۆی هەیە بڕیاردا، یان خود دکتۆرەکە یان خود پیاوێکی ئاینی کێ دەتوانێت بڕیاردا؟ ئێمە زۆر جار هەیە منداڵ لەبار دەبین، نقوستانیش نیە بەس لەباری دەبین. جاری وا هەیە لەبەرەوەی کچە لەبارمان بردووە، جاری وا هەیە ئەوە ئێستا کاڵتر بۆ تۆ کە جارە. ئاتۆ ئەو مافەت لەکوێ هێناوە کە تۆ بڕیار دەدەی لەسەرەوەی کە کۆتایی بە ژیانی کەسێک بێنی؟ بۆیە بۆ نمونە کەسێکی وەکو کانت بە تۆ دەڵێ تۆ هیچ کاتێکدا بۆت نییە منداڵ لەباربەری، هیچ کاتێکدا لە هیچ دۆخێکدا بۆت نییە ئەو کارە بکەیت. تەنها لە یەک کاتدا نەبێت کە زۆری لە ئافرەتەکە کرابێ منداڵی خراپێتە سکەوە، تۆ تەنها لەو کاتەدا کەسێکدا دەتوانێت لەبەرەوەی کە کێشەکان نەخۆڵقێن دەتوانێت منداڵەکە لەباربەری. لە هەندێک فەیلسوفی ئەسڵن دش بەوەشە، تۆ مافی ئەوەشیانت نییە ئەو کارە بکەیت. بۆیە بڕیاردان شتێکی قورسە. یاخود با ئێمە بین شتی شکە ڕوونکەینوانی لەوانەیە هیوادارم بێتاقەت نەبن لەسەر ئەم بابەتە، چکە ئەم بابەتە پەیوەندی بە ژیانی تاک بە تاکی ئێمەوە هەیە. کەسێک دێت بۆ نمونە بە هەر یەکێک لە ئێوە یەکێک لە ئەندامانی ماڵەوەی لە ڕێگای تەسادوفێکەوە، لە ڕێگای نەخۆشیەکەوە تووشی دەردێکی بێدەرمان بووە، تووشی دەردێکی بێدەرمان بووە و ئازارێکی زۆری هەیە. ئەو کەسە بڕیار دەدا کە کۆتایی بە ژیانی خۆی بێنێت، کۆتایی بە ژیانی خۆی بێنێت. و داوا لە دکتۆر دەکات کۆتایی بە ژیانی بێنێت، لەبەر ئەوەی ژیان بۆ ئەو هیچ مانایەکی نەماوە. ئێمە باس لە چ دەکەین؟ باس لە نەخۆشێک دەکەین لە ڕوانگەی پزیشکیەوە چارەسەری نەبێت، لە ڕوانگەی پزیشکیەوە، نە کەسێکی ئاسایی ئایا خۆبکوژی ئەخلاقیان ناخلاقی. من ئەو بابەتێکی ترە من لێرە نامە سەر ئەو بابەتە، بۆی کە من لە بابەتەکە دوور نەکەوینەوە. تۆ لە بەرچاوی تۆ دەبینی ئەو برایەت یان خود ئەو خوشکە یان خود ئەو باوکەت ئازارێکی زۆر دەچێژێ، لەوانەیە لە تاو ئازار دێگاست لە بەرگە پشتیەکان، سەنیرەکە، بەتانیەکە، جلەکانی دەدەڕێنێ، ئەوەندە ئازاری هەیە. پێت دەڵێ ڕزگارم کە لەو ئازارە، من ناتوانم، بەڵام تۆ لەبەرەوەی خۆشت دەوێ تۆ ڕزگاری ناکەی. ئەم بابەتە لە فەڕەنسادا ڕوویدا، لە سەردەمی جاک شیراکدا ساقێکی ئەتفا لە کاتی ڕۆیشتنی بۆ کوژانەوەی ئاگرێک تووشی تەسادوفێک دەبێت. لەو تەسادوفەدا ئەو کەسایەتیە کوێر دەبێت، لاڵ دەبێت، ئیفلیس دەبێت، هەموو پەنجەکانی دەستدا، تەنها ئەو پەنجەی دەمێنێت. ئازارێکی زۆری هەیە، دەیهەوێت کۆتایی بە ژیانی بێنێت.
و دایکیشی ئاگاداری ئەو دۆخەیە کە منداڵەکەی چەندە ئازار دەبینێت. بۆی ئەو کاتە نامەیەک دەنووسن بۆ سەرۆکی فەڕەنسا بە ناوی چی؟ تکایە مافی مردن، تکایە حقی مردن بە من بدە. چکە لە قانونی فەڕەنسیدا هەرگیز دکتۆر ناتوانێت مافی کەسە کۆتایی پێبێنێت. تۆ بیرلەوە بکەوە دایکێک دەچێت ئەو کارە دەکات کە وەرەقەیەک نامەیەک بۆ جاک شیراک سەرۆکی وڵاتە دەبات کە تکایە مافی مردن بە ڕۆڵەکەم بدە. ئایا دایکیان کارێکی نەئەخلاقی کردووە؟ یاخود نەخێر؟ دایکی لە پێناو خۆشەویستی منداڵەکەی بۆ هیچ ناتوانێت لەگەڵ ئەو دەردەدا هەڵ بکات، بۆیە دەچێت ئەو بڕیارە دەدات. ئێستا کاتێک جاک شیراک کە نامەکە دەبینێت و دەڵێ بەداخەوە زۆر ببورن، بەڕاستی دۆخێکی ناخۆشە، بەڵام قانونی فەڕەنسی ڕێگا بە من نادا بڕیارێکی لەو جۆرە بدەم. بۆیە دایکەکە خۆی بڕیار دەدا کە کۆتایی بە ژیانی منداڵەکەی بێنێت، بەڵام پێش ئەوەی کۆتایی بە ژیانی منداڵەکەی بێنێت دایان هەوێ ژیانی ئەو کەسە دەیهەوێ ژیانی بنووسێتەوە، ژیانی خۆی بنووسێتەوە. کاتیش زۆر ڕۆیشتووە. ئۆکەی من کەمێکی تر کۆتایی پێدێنم. هیوادارم بە پرسیارەکانی ئێوە. دایکی ئەو منداڵە دەیهەوێت کە ژیانی خۆی بنووسێتەوە، لەوانەیە ئێستا و پرسیارەکان بۆ دروست باشە کە کەسێک لاڵ بێت و کوێر بێت و ئەو پەنجانە بێت و ئیفلیس بێت، ئەی چۆن ژیانی دەنووسرێتەوە؟ بۆیە ڕۆژنامە نووسێک لەو کاتەدا دێ دەڵێن من ژیاننامەی تۆ دەنووسمەوە، چۆن دەینووسێتەوە؟ ئەو کەسە کە ماوە بەس کەڕ نییە، ئەو پەنجەشی ماوە. ئەگەر بۆ نمونە ئەو کەسە کە بیهەوێ بڵێ سەرکەوت، ڕۆژنامە نووسەکە دەڵێ ئەلف بێ تێ سێ، ئەگەر دەکاتە پیتی سین ئەو کەسە ئاوا دەکات دەڵێ ئەو وشەی کە من مەبەسمە یەکەم پیتی سینە، دوای ئەوەی سەر لەبەردێ بۆ پیتەکەی دوای ئەو دەگەڕێ. تۆ سیرکە کتابێک بۆ جۆرە بنووسرێتەوە دەبێت چەندە ئەزیەتی بوێت، بەڵام دوجار کاتێک کتابەکە دەنووسرێتەوە کۆتایی پێدێت، لە دوای کتابەکەی شکست پرفرۆشتین کتابێک دەبێت و دووهەم ڕۆژی دوای چاپەکەشی کە دایکی ئۆکسیجینێک و دەرزیەکەش لە منداڵەکەی خۆی دات و کۆتایی بە ژیان دێت و دوای ئەوەی دایکی داخڵی نێو زیندان دەکرێت لەسەر کە کۆتایی بە ژیانی منداڵەکەی هێناوە. دایکی پێی وایە کردەیەکی ئەخلاقی ئەنجام داوە، چکە ئەو لە دوو ڕێگادا بوو، یان دەبێت دەردی منداڵەکەی ببینێ یان خۆ دەبێت کۆتایی بەو دەردەی ببینێ. بەڵام ئەم بابەتە لە ڕوانگەی فەلسەفەی ئەخلاقەوە مشرۆڤم کردو، بەڵام لە ڕوانگەی دینەوە هەموو ئەدیانەکان دش بەو بابەتن، لەبەرەوەی دەڵم مرۆڤ مافی ئەوەی نییە کە گیان لە کەسێک بستێنەوە بۆ خۆشت مافی ئەوە ئازاد نی کە گیانی خۆت کۆتایی پێبێنی. بەڵام هەندێک لە مەسیحیەک لیبراڵەکان باوەڕیان وایە کە مرۆڤ دەتوانێت کۆتایی بە ژیانی بێنە لەبەر ئەوەی کە خوا میهرەبانە، دەرد و ئازاری زۆر زۆر ناخۆشە، بۆیە لەبەر دەرد و ئازار و میهرەبانی خوا ئەو دوانە دش بە یەک ڕادەوەستن، بۆیە کەسەکە کە دەتوانێت کۆتایی بە دەرد و ئازارەکانی بێنێ بێ ئەوەی کە کێشە لەگەڵ بنەمە ئاینەکان دروست کات. بەڵام ئەوە ڕایەکە هەیە لە چاوڕاکانی کە زۆر زۆر لاوازە، بۆیە لە دیندا هیچ کاتێک مافی ئەوەت نییە کە تۆ کۆتایی بە ژیانت بهێنی، بەڵکو تۆ لە پێناو تاقیکردنەوە لێرەی. من دەستخۆشیان لێ دەکەم ئەم بابەتە قسە زۆر زۆر هەڵدەگرێت، بەڵام من لێرە ویستم بە سادەی باس لەو بابەتە بکەین، هەرچەند بابەتێکی دژوارە سەختە، بەڵام پێویستیشە ئێمە بین ئاگاداری خودی ئەم بابەتانە بین. ئەوکەڕات کۆمنتەکان لە چێوەڵام جارش کەش تووشی ئەو بابەتی کۆمنتەکان ئۆکەی. سڵاو
من ئەسڵەن سڵاو ئەوەکان ناخوێم و من زۆر سوپاسی هەر هەمووتان دەکەم و ئەوەی کە زیاتر گرنگی پێدەم پرسیارەکانن. زانیار کە ئەوە باسەوەیەکە وشەی دایلێمە بە واتای کێشەی چارەسەر نەکراو یان خود مانای کێشە و گرفت دێت. بەجددی دەزانی ئەو وشەی دایلێمە من ئێستا بۆ ئێوەم ڕوون کردەوە کە سەختە بڕیاردان تێیدانی، بەڵێ گرفتە دژواریەکی ئەخلاقیە، بەڵام ماناکەش پڕ بە پێستی نییە. وڵی خۆ گرنگی شەیەک پرسیاری دروست نەبووە جارێت تا ئێستا. زەمەنی فەلسەفە لای بەڕێستان بەهای ئەخلاقی و مانای چەمکی ئەخلاق چییە؟ چەمکی ئەخلاق چییە؟ من لێردا من پێم خۆشە پێناسەی خۆمانی پێناسەی زۆر بۆ سەر ئەخلاقرا، بەڵام من لێر لە ڕوانگەی خۆمەوە پێناسەیەک بۆ ئەخلاق دەکەم. ئەخلاق بەلایانی کەمەوە بریتیە لەو کردار و گفتارانەی کە لە ژێر هیدایەت و ڕێنمونی ئەقڵدا ئەنجام دەدەین، واتە بۆ هەر کردار و گفتارێک زۆرترین دەلیل و بەڵگەی ئەقلانیمان بۆی هەبێت. و بەهای ئەخلاقی من سەرەتا باسی ئەو بابەتەم کرد کە بەها چییە، بۆ نمونە چاکە خراپە هاوکاریکردنی خەڵک، هەموو ئەو بەهانە تێڕوانەکان ڕوون کردەوە کە هەندێکیان پێیان وە میتافیزیکی و هەندێکیان پێی وە مرۆڤکردن و ئەو دوو ڕایە هەمیشە بەرامبەر یەک ڕاوەستاون. بەڵام لە بابەتی ئەخلاقدا بەتایبەتی لە بابەتی زانستە مرۆڤایەتیەکاندا بڕیاری ڕەهان نادرێت، لەبەر ئەوەی شتێکی ماتماتیکی نییە مەسەر بڵین دەڵێن 2 کۆ 2 4 دەکە، بەڵام لە بابەتی ئەخلاقیدا بۆ جۆرە نییە. هەر زەمەنی فەلسەفە پرسیارەوەی کردەوە ئەخلاق گشتگیری یان خۆت ئەخلاق پەیمانش کۆمەڵاتیە. ئەمەش بۆ چوونی سەر زۆر لە سەرانی ناتوانین لێرش بڕیارێکی یەک لای کەرەوە بدەین. بۆ نمونە کەسێکی وەک کانت کە باوەڕیان وایە بەها ئەخلاقیان بەهایەکی ڕەهاگەراین، پێیان وایە دەبێ هەموو بەهایەکی ئەخلاقی گشتاندنێکی جیهانی بۆ بکرێ، چکە بەهاکان بەدەر ئەنی بانکات و بان شوێنن، واتە ناکرێت شتێک لە ئێرە بەدرۆ بێ بەڵام لە شوێنێشکە ڕاست بێت. بۆیە لە هەموو سەردەمێکدا درۆکردن شتێکی نائەخلاقیە، بەڵام لە پەیمانە کۆمەڵاتەکاندا نەخر بۆ جۆرە نییە، بە پێی کات و شوێن دەگۆڕێت. دەگۆڕێسا بۆ نمونە لەوانەیە لیباس لە هەندێک وڵاتی ئێمەدا بە شێوازێک کردەیەکی بەدەخلاقی بێ، لە هەندێک وڵاتی کە نەخر ئەسڵەن شتێکی زۆر زۆر نۆرماڵە و زۆر زۆر ئاساییە. و هاوڕێ من پێم خۆشە یەک شتێکەش بۆ ئێوە وەکو تێبینی بیدەم، ئێمە هەمیشە ڕۆژانە باسەوە دەکەین کە فلان کەس بێ ئەخلاقە، فلان لایەن لا فلان کەس بێ ئەخلاقە. ئەو وشەی بێ ئەخلاق هیچ کاتێک بۆ مرۆڤ بەکار نایە. واتە کاتێک کە تۆ دەڵێ فلان کەس بێ ئەخلاقە، واتە ئەو کەسە داڕنراوە خاڵیە لە هەموو بەهایەکی ئەخلاقی. بۆیە ئێمە دزی بە ئەخلاقمان هەیە، پیاوکوژی بە ئەخلاقمان هەیە، واتە کەس نییە بڵێ هیچ شتێکی ئەخلاقی نییە، هیچ سیفەتێکی ئەخلاقی نییە. بۆیە ئێوە لە جێی بێ ئەخلاق بیگۆڕن بە بەد ئەخلاق. ئەو وەکو تێبینیەک. ئایا بابەتە ئەخلاقیەکە هێرۆ ئایا بابەتە ئەخلاقیەکە لە کەسێکەوە بۆ یەکێکی تر دەگۆڕێت؟ ئەوە بیر و باوەڕە، ینی بۆ نمونە کە کەسێک ڕێژەگەرایی بێ، باوەڕی بە ڕێژەگەرایی ئەخلاقیە بێ، واتە باوەڕی وابێ کە ئەوە مرۆڤ ئەخلاق بەرهەمدێنێ، ئەوە ڕێکەوتنی کۆمەڵایەتیە بەرهەمیدێنێ، بەڵێ دەتوانی بیگۆڕی. بەڵام بۆ نمونە کەسێک وەک کانت بیرکەوێ باوەڕ بە ڕەهاگەرایی ئەخلاقی هەبێ، هیچ کاتێک تۆ مافی ئەوە نییە بیگۆڕی. بۆیە کانت زۆر بەڕوونی باس لەو بابەتەی دەکات، دەڵێ ئەگەر بە یەک درۆ بتوانی هەموو مرۆڤایەتی ڕزگارکەی تۆ بۆت نێو درۆیە بکەی، بە هەموو مرۆڤایەتی ڕزگارکەی بۆت نێو درۆ بکەی. بۆیە من لێرە ئەوەندە تەرکیزم لەسەر بابەتی دایلێمای ئەخلاقی کرد، من نەهاتم سەر ئەو بابەتە ڕوونکەمەوە کە ڕوونی کەمەوە داخۆ ئایا
ئەو پرسیارەی تۆ ئێمە چۆن دەتوانین بیگۆڕین چۆن دەتوانین نایگۆڕین وە کێشەکان لەکوێدا سەر هەڵدەدەن. من نەهاتم بۆ سەر ئەو بابەتە چونکە لەبەر کەمی کات دڵنیا فەریدون لەو کاتیش لام قورس نییە لە 5 کەسەکە بدەم. هیوادارم تووشی دۆخێکی لەو جۆرە نەبی چونکە بڕیاردان لە نێو فەیسبوک لەوانە ئاسانتر بێ. دەکەواتە ئێمە لەو بارودۆخە چی بکەین؟ ئەمانە هەمووی مەسەلەی ژیان و قورسن کەوینە بۆ بڕیاردان. دڵستان بەڵێ بێگومان ئەوانە من بۆچی ئە بابەتی دای لێمام دیاری کرد بۆ ئەوی کەمە بزانین چەندە دژوارە بڕیاردانی ئەخلاقی کاتێک لە بینی دوو ڕێگادای و هەردووچیان دروستی خوان هەیە و هەردووچیان بەڵگان هەیە تۆ کامیان هەڵدەبژێری ئەلێرەدا تۆ پێویست بەوەیە کە شارازایەکی تەواوت لە تیۆری ئەخلاقیەکان هەبێت بۆ خۆت بیرکەیەوە و من دڵنیات دەکەمەوە کە کەسێک شارەزای هەموو تیۆری ئەخلاقیەکان بێت ناتوانێت لە بابەتی دایلەمای ئەخلاقی بە ئاسانی ڕزگاری بێت. ئۆکسیجین نەبووتە سوودگەرایی ئەگەر 1000 بوتڵ ئۆکسیجین بکڕی هەڵە نەبم دانەی 3 تا 35,000 ڕائەوەستێت. دەزانی بابەتی ئۆکسیجین من سیرکەنانی ئەو بابەتانێک ئێستا بۆ نمونە لە هەرێمی کوردستان ڕووەدا ئۆکسیجین دەفرۆشێت و ئەو شتانە ئەگەر تۆزێ قوڵتر بیت لەو بابەتە بکەیەوە ئەو مامەڵەکردنێکە بە گیانی مرۆڤایەتی. واتە چی؟ واتە کە من پارەم هەیە دەتوانم گیانی کەسەکەم ڕزگارکەم بەڵام کە پارەم نەبوو گیانی کەسەکە کۆتایی پێدێت. بۆیە لێرەدا ناکرێت مرۆڤ وەکو ئامرازێک مامەڵی لەگەڵ بکرێت و ئێمە بین پارەی پێ پەیداکەین. دەگۆڕێت و هێرۆکرمان پێت وانییە بڕیادەم بە پێی دۆخی کەسەکە دەگۆڕێت و بە پێی بارودۆخەکەش بێگومان کە من سەردەش باسیەوەم کرد کە باوەڕت بە ڕێژەگەرایی ئەخلاقی هەبێ بەڵە دەگۆڕێ بەڵام لە دۆخی کە باوەڕت بە ڕەهاگەرایی ئەخلاقی هەبێ هیوادارم ئەگەر دەرفەت هەبوو لە کاتێکی تدا من باسی ئەو بابەتتان بۆ دەکەم باسی بڕیاردان. ڕێکار سەرەتا دەستەکان خۆش مامۆستا بابەتەکە زۆر ناوازێ من دوو پرسیارم هەیە. مامۆستا ئایا ئەخلاق پەیوەندی بە زاتەوە هەیە؟ ئایا ئەخلاق پەیوەندی بە زاتەوە هەیە؟ و پرسیاری دووهەمێت بۆ نایەت ئایا مەرج ئەگەر مرۆڤ خۆی بێت و کەسی ئەخلاقی بێت کە ئایا مەرج ئەگەر مرۆڤێک خۆی بێت و کەسێکی ئەخلاقی بێت؟ بڵێ من لە پرسیاری دووهەمت نەگەیشتم بەڵام مامۆستا ئایا ئەخلاق پەیوەندی بە زاتەوە هەیە؟ من باسی ئەوەم کرد ئەوانەی کە فەزیلەتگەرەکان لە سەرەتادا کە ئاگادار بی من باسم لەو بابەتەی کرد کە لە ڕێگای پەروەردەوە پەیوەندی بە پەروەردەیەکی دروستت دەکەن لە پێنا ئەوەی کە تاکەکی فەزیلەتمەند بی. و من پێم خۆش یەکشت لێرە بۆ پرسیاری تۆ شتێکم بیرکەوتەوە دەست خۆش بیانی ئێمە باز لەوە دەکەین ینی مرۆڤێک بە سروشت ئەوەمان هەیە لای تۆماس هۆبس مرۆڤ بە سروشت دڕندەیە یان خودت هەمانە لای ئەرستۆ مرۆڤ بوونەوەرێکی کۆمەڵایەتیە هەر کەسە لای یەکێک دەڵێ مرۆڤ بوونەوەرێکی ئاوا بە سروشت ئاوایە بەڵام ئەو شتانە من پێم وایە هەڵەیە مرۆڤ بە سروشت بێ سروشتە هیچ سروشتێکی نییە لە ڕێگای دابوونەریت و کۆمەڵگا و پەروەردەوە تۆ سروشتێکی پێدەی لەناو خۆی بێ سروشتە. ئەوە لەوانێ بۆ دەرووناسەکان کەمێک گرفتیش بێ. ئایا پێت وایە دەسەڵاتی شۆڕژگێری کوردی پێڕەوی کردەیەکی جوانی ئەخلاقی کردووە لە مێژوودا بە ڕاشکاوی؟ ئایا پێت وایە دەسەڵاتی شۆڕژگێری ئەسڵەن من کە کێشەم لەگەڵ شۆڕژگێڕی کوردی هەیە
من باوەڕم وایە ینی کەسێک کە نەزانێ ئەخلاق چیە ناتوانێت پێڕەویشی لێ بکات و ئێستاش نمونونەکە ڕوونە کە من ئەستان حەزم لە بابەتی سیاسی نییە بەڵام ئەوەی کە ئێستا دەگوزەرێت پێم وایە ئەوەندە دوورە لە بابەتی ئەخلاقیەوە کە ینی پێی بێتاقەت دەبی هەمومان وەکو ئامرازێک تەماشا دەکرێن تاک بە تاکی ئێوە وەکو ئامرازێک تەماشا دەکرێن تاک بە تاکی ئێوە وەکو کۆیلەیەک تاک بە تاکی ئێوە وەکو بێ ئەهەمیەتترین کەس سیر دەکرێن ئۆکەی هەر ئەو جۆرە بیرکردنەوە بووە کە ئێستاش پیادە دەکرێت هیوادار دەزانم لەوە زیرەکتری کە دەزانی بەبەستم لە چدایە ئاتەسەلیم عەقڵ و ئەخلاق بەرژەوەندی لەکوێدا تەبا و لەکوێدا ناتەبان عەقڵ و ئەخلاق من باوەڕم بۆ من سەرەتا باسی ئەوم کرد کە لە پێناسەکەش باسی ئەوم کرد ئەخلاق بابەتێکی عەقڵانیە لەوانەیە کۆمەڵێکمان بڵێن نەخێر بابەتێکی ئاینیە هەندێک بڵێن نەخێر بابەتێکی کەلتوریە هەندێک هەر یەکە بە جۆرێک بیری لێ دەکاتەوە بەڵام فەلسەفەی ئەخلاق بابەتێکی عەقڵانیە بابەتێکی تەواو عەقڵانیە ئێستا بۆ نمونە تۆ سیرکە ئەگەر سەیری چیرۆکەکەی حەزەتی ئیبراهیم کەین کاتێک لە باس لە سەربڕینی منداڵەکەی دەکات لەوانەیە هەر تاکێکتان لە ئێوە کە باوکتان کارێکی ئاوا بکە لەوانە ئێوە ناڕازی بن دەی باشە لەوانە ناڕازی بن چۆن دەکرێت باوکێک منداڵەکەی سەر بڕێ بەڵام ئەم بابەتە لە ڕوانگەی ئەخلاقی ئاینیەوە هیچ کێشەیەک دروست ناکات بەڵام لە ڕوانگەی ئەخلاقی فەلسەفیەوە کێشەی گەورە دەخڵقێنێت بۆیە لە فەلسەفەدا دەبێت بابەتەکان عەقڵانی بن بەڵام لە ئایندا ملتەزیم بە ئاینی دەستخۆشی خۆزەر چەند پرسیارێکم هەیە کاک پێشنگ چەند پرسیاری هەیە بزانیت چەندانەی هەیە کاک پێشنگ ئێستا بەشێک لە زانانی بواری لۆجی و فیزیە باس لەسەر ئەوە دەکرێت کە ئێمە ویستی ئازادمان نییە باشە ئایا هیچ واتایەک بۆ ئەخلاق و ئەخلاقی بوون دەمێنێت و گەر ویستی ئازادمان نەبێت سیرکەن هاوڕێم با من لەسەر ئەو بابەتە ئایا من ئازادم یاخود ئازاد نیم من پێم وایە مرۆڤ کاتێک لە دایک دەوێت مرۆڤ بە کۆلایەتی لە دایک دەوێت مە زۆربمان بیستمانە کە مرۆڤ بە ئازادی لە دایک دەوێت لە کۆمەڵە شوێن کە لە بچە دەکرێت و ئێمە پێویستە ئازاد بین بەڵکو مرۆڤ بە کۆلایەتی لە دایک دەوێت پێویستی بۆ یەکە خۆڕزگارکە ئێمە دوو تێڕوانینمان هەیە بۆ خودی ئازادی دوو تێڕوانین تۆ لەمانە سروشتەکەدا وەکو کولیات تۆ ئازادی بۆ نمونە مردن پیربوون کۆمەڵێک لەو شتانە لەوانە خۆ کەسێکیش بڵێ دەتوانی بە گەنجی خۆ بکوژی بۆی پیر نەبی بەڵام لە بابەتەکانی ترێسا بۆ نمونە تۆ ئازادی کە کۆیلە نەبی تۆ ئازادی کە بوێربی تۆ ئازادی لەوەی کە ڕەخنە بگری تۆ لەوەی ئازادی زەواجکەی لەوەی ئازادی کۆمەڵێک شت لە بەردەستی خۆتدا هەیە بەڵام تا چەند بوێریت هەیە تۆ بیکەی تا چەند تۆ ما بۆ دەدەی کە ئازادی لە کولی شتێک خۆشتر دەوێتەوە ئەوە تۆی بڕیاری ئەوان دەدەی بۆیە کاتێک کە بە کۆیلایەتی لە دایک دەبی تۆ پێویست بۆیە کە جارێشکە خۆت ڕزگار بکەی چکە بابەتەکەمان تایبەت نییە بە ئازادیەوە من بۆیە زۆر کەمتر پرسیار دوم ئەگەر دکتۆرێک بیت لە خستەخانەی ئافرەتان و ئافرەتێکی دووگیان مناڵی شەلەر دەماغی هەڵگرتووە ئەگەر تۆ کەمێک کەم تەرخەمی لێ بکەیت مناڵەکە دەمرێت ئایا گەر دکتۆرەکە ئەم کەم تەرخەمی کارێکی نەئەخلاقی کردو لە ڕوانگەی خۆتەوە دەزانی چییە ئێمە دوو جۆر کوشتنمە هەیە کوشتنێکی ئەکتیڤ و نائەکتیڤ باشە ئەها زۆر کەس هەیە ئۆکسیجنەکەی لەسەر لابەی دەمرێت کەم تەرخەمیش هیچ جیاوازیەکی نییە لەوەی کە تۆ ڕاستە خۆ بچی بیکوژی تۆ بە ئەن قەس دەتەوێت بمرێت تۆ دەزانی دەمرێت تۆ بە ئەن قەس دەیکوژی
ئایا دکتۆرەکە مافی ئەوەشیان هەیە ئێمە زۆر کەس دەڵێن دکتۆر ئیزنی داوەتەوە بۆ مردن باشە بەڵام لەوانە کار بەدەستێکی وڵات بی هەتا ئاخر لازە ئۆکسیزنەکە لەسەرەوە مەسروفاتت دەکێشن بۆیە هیچ فەرقێکی نییە چالاک و ناچالاک ئەنجامی بدەیت ڕێگا بدەیت بمرێت یان خود بە خۆت بیکوژی بە بۆ چوونی من هەردووکیان یەخشتن پرسیاری سێمت ئایا کام قوتابخانەی فەلسەفی دەکرێت زیاتر بە کەڵک بێت من بابەتەدا و زیاتر مرۆڤایەتیە نزیک لە ڕوانگەی خۆتەوە من پێم وایە هەموو قوتابخانەکان بەشێک لە ڕاستیان پێکاوە و ئێمە بۆیە پێویستە فەلسەفەی ئەخلاق بخوێنین بۆی کە بەرچاوڕوونیەکمان هەبێت دەربارەی هەموو تیۆری ئەخلاقیەکان بۆ ئێمە بتوانین بە ئاسانی هەڵبژارتنێکی ئەخلاقی بکەین تۆ کە هەڵبژارتت زۆر بوو ئاسانتر دەتوانی بەڵام کە تۆ بێ ئاگا بووی ناچار دەستەوستان دەمێنیەوە بۆیە لای من هەموو تیۆریەک بەشێک لە ڕاستی تێدایە و تۆ دەتوانی ئەو ڕاستیە هەڵێنجی و دەنجێک دروستکە لە بینی هەمویاندا و هەر کەسێکی باوەڕی وابێت تیۆریەک لە هەموو باشتر پێکاوێتی تیۆرێک لە هەمووی زیاترە ئەوە لە وا هەز دەکەم لەنا ئاگاییەوە بێت هەناسەحمەد ئایا ئیزبی کوردی دەتوانێت بە ئەخلاقیەکان بەرهەم بێنێت ئایا ئەخلاق تایبەتمەندی تاکان و دەبەخشێت بە کۆمەڵگە دەیسەپێنێت بەسەر تاکاندا وەڵاهی من پێم وا بابەتەکەی ئێمە زۆر زۆر لەوە گەورەترە کە باز لە ئیزباتی بکەین من ئەسڵەن نازانانی من کەمترین کاتم بە باسکردن لە ئیزبەکان دەکوژم لەبەرەوەی بەجددی بێکات نیم بەجددیانی بێکات نیم لەوانێ بۆ ئەو کەسانە باش بێت کە لەسەر ئیزباتیەوە کە کێشەی کەمی داهاتیان هەیە و یاخود ئەو شتانە هەیە بۆ لەنێو ئیزبەکاندا بەڵام حیزبی سیاسی لە کوردستاندا من پێم وایە گەورەترین خیانەتی لە زۆربەی زۆری چەمکەکان کردووە چۆن لە سەردەمی هیتلەردا یەکێک لە نووسەرەکان وتی هیتلەر گەورەترین خیانەتی لە وشە کردووە هیتلەر گەورەترین خیانەتی لە وشە کردووە بۆ نمونە وشەی گۆڕان بۆ نمونە وشەی دادپەروەری کۆمەڵێک لە وشانە ها ئێمە وشەی گۆڕان چمان لێ کردووە تەبایی دادپەروەری سازان چمان لە وشانە کردووە هەموو ئەو وشە جوانە جوانانی بۆ نمونە یەکیەتی دیموکرات نازانم چی هەموو ئەو وشانە هیچیان لەگەڵ مەبدەئی خوانانەوە ئێمە خیانەتمان لێ کردوون بۆ نمونە ئێستا هەر ئەمە خیانەتمان لە زۆر وشەکان کردووە تۆ ژنت هەیە یەکێتی ژنان هەیە یەکێتی ئافرەتان هەیە نازانم چ تێ ئەوانە نازانم ئەو گاڵتە جاڕیە کە ئێمە تێکەوتوین منیش پێم وایە هەڵەیە و مرۆڤ قەت لەسەر یەک شت نامێنێتەوە بەڵێ هەموو شتێک بەردەوام لە گۆڕاندایە و تەنها یاسای گۆڕان نەبێ مەبەستم لە گۆڕانی ئەوەی نییە کاک سەرکەوت هاوڕاتم لەو هۆی پشگیری بێهەڵە و پێشگیری شێ و بەڵام ئایا لەبەر ئەوەی کە ئەخلاق ڕەنگێکی بەیۆلۆژی هەیە و زۆربەی جاریکردەوە ناخلاقیەکان بەهۆی ڕەهەندێکی بەیۆلۆژی مرۆڤی ڕوودەدەن چونکە چیرۆکی ئەوەی کە سروشت بوونیشی مرۆڤایی ببێ ئەخلاق بێت و ئەوەش هەیە وەهمێکی دروستکراوی سوودگەراییە وەڵای من باوەڕم لە سەر ئەوەی کە تەنها بیگێڕینەوە بۆ یەک لایەن بەجددی ئەمە قورسە تەنها یەک لایەن ڕەچاو بکەین بڵێن تەنها دەگەڕێتەوە بۆ ئەوە یان بۆ شتێکی تر من پێم وایە بابەتی ئەخلاقی بوون لە ژیانی تاک بەتاکی ئێمەدا بابەتێکی زۆر زۆر فڕەڕەهەندە وەڕیشەییە هەر هەمویان تەئسیریان لەسەر ئێمە هەیە لەبەرەوەی ئێمە تاکێکی لاوازین هەموو شتێک تەئسیرمان تێدەکات لەسەر ئەو بابەتانەدا من بزۆر بە کورتی بۆیە وەڵامی پرسیارەکان دەم بۆی کە کات هەبێت و ینی کاتی ئێوەش نەگرم ئایا نازانم کاتگرتنیش بۆ خۆی کردێکی ئەخلاقیان ناخلاقی ئەوەش بۆ خۆی کێشەیەکە ئەکرێ بۆ بابەتە ئەخلاقیەکان بگەڕێنەوە بۆ دین سیارێک ئەکرێ بۆ بابەتە ئەخلاقیان بگەڕێنەوە بۆ دین بە بۆچوونی من ئەخلاق ناڵێن خاڵیە لە دین ئەخلاق دین ئەخلاقی تێدا بەڵام سنووری بازنەی ئەخلاقی ئاینی سنوورێکی تاسکە بۆ زۆر شتدا هەیە بڕیارێکی یەک لایکەرەوەت پێدا بەڵام جێگای تەئەممول کە جێگای بیرکردنەوەت پێ نادات بۆ نمونە لەسەر بابەتی
کەسێک ئامافی ئەوەی هەیە کۆکۆتایی بە ژیانی بهێنێت یان خود نەخێر دین دەڵێ ئەسڵم بۆت نییە تۆ مافت نییە بەڵام لەوانەیە فەلسەفەی ئەخلاقدا شتە ئاسایی بێ بۆ نمونە لە بابەتی لەبار بردن دایان خو لە هەر شتێکی تر تێدا دەستگان خۆشۆ پرسیارە مەبەستم لەوە بوو ئایا گەر مرۆڤێک خۆی بێت و خۆی ون نەکرد بێت و کۆیلە نەبێت هەرچەندە هەمووان ڕەنگە کۆیلەی ئۆکسیجین بن بەڕواڵەت ئایا مەرجە وەڵی بەداخەوە پرسیارەکەت بەڕاستی پرسیار خوێندنەوە لێدا زۆر ناخۆشە ڕەنگە کۆیلەی ئۆکسیجین لە ڕواڵدا مەرجە گەر مرۆڤە خۆی بێت و ون نەبوو بێت لە هیچ بابەتی شتێک و کەسێک ئایا مەرجە کەسێکی ئەخلاقی بێت دەزانی خۆبوون ئەسڵ ڕەبتی بەوەی هەیە ینی چکە ئەخلاق ڕاستە و خۆر ڕەبتی بە ئازادیەوە هەیە ینی لەگەڵ ئازادیدا دوو ڕوو یەک دراون تۆ کاتێک کە خۆتی ینی بۆ نمونە ئێستا خۆبوون ئەگەر لە تێڕوانینی فەزیلەت گەرایەکانەوە سەیریکەی تۆ پەروەردەیەکی ئەخلاقی دەکرێت ینی ئەوە بۆ تۆ گرنگە ئەوە هەم بۆ تۆ گرنگە بەڵام بۆ نمونە کە تۆ لە تێڕوانینێکی سوودگەرایەوە سەیری خودی ئەو بابەتە بکەی خۆبوون یان خۆنەبوون ئەسڵم مهم نییە گرنگەوەی تۆ نەتیجەی ئەو کردارەی کە ئەنجامت داوە نەتیجەکەی باش یان باش نییە مهم نییە تۆ کەسێکی باش یان باش نییە مهم نییە تۆ ئەو ڕێگای گرتوتە بەرە یان باش یان باش نییە گرنگەوەی ئەنجام باش بێت مامۆستا لێرە کێ ئازادە لە زەواجکردن دڵستان بە تایبەت بۆ ئافرەت من پێم وانە ئەوە سەرەکی ترین کێشەی کۆمەلگای کوردی لە زەواج بووە بە ناچاری ئەبێ بیکەی وڵای بابەتی من هەمیشە لە باسی ئەوەم کردووە کە ئەوانەی کە زەواجیشیان کە 285 هەر سینگڵۆ چکە کە تەمەن بگەڕێتەوە ئەو پرسیارە لە خۆیان بکەن ئایا هەمان کەس هەڵدەبژێرنەوە ئێمە لە حاڵەتی ناچاریدا زەواج دەکەین بەڵێ زۆر بەمان لە ترسیەوەی کە پیر دەبین بۆی کە منداڵەکە بەخێوم بکات یان خۆت بەداخەوە لە کۆمەلگای ئێمەدا کە ئافرەت لێرەدا کە ناتوانێت بەتەنها بژی هەمیشە بێبەختیەکەی ئەوەیە کە پێویستی بە جووتێک پێڵای پیاوانە هەیە لە بندەرگاکەی بی لە پێناومانەوەیدا کە ئەمەش یەکێک کە لەو دابوونەریتە سەقەتەی کە کۆمەلگای کوردی تێکەوتووە کە ئەمە تەنها لە ڕێگای پەروەردەیەکی درێژخایەنەوە چارەسەر دەبێ پرسیارێکم هەبوو ئایا لە ئاین پرسی نەئەخلاقی بوونی هەیە بۆ نمونە چیرۆکەی ئیبراهیم گفتوگۆی زۆر لەسەرە ئەوە تۆ یەتوانیت بڕیار لەوە بدەیت کە کێشەکانی لە چدا کاک ئالان تکا ڤیدیۆکە ببینێت بە چاوان کاک ئالان و خۆشحاڵشم لێرەیت کەسێک ڤیدیۆی خۆی داناوە و شێعری ئەڵێتەوە منیش دەنجی ئەوم بۆ شێعرەکە پێی باش نییە لە ڕووی ئەخلاقیەوە کامێت جۆرە ئەخلاقیک ئەی باش لە پرسیارەکەت نەگەیشتم کەسێک ڤیدیۆیەکی خۆی داناوە و شێعر ئەڵێتەوە منیش دەنجی ئەوم بۆ شێعرەکە پێی باش نییە کۆمنتی بۆ ئەکەم ئەڵێم ناخۆشی خوێنیتەوە ئایا من کەسی من ئەو کەسەم شکاندووە وڵاهی ئەو بابەتانەوە ڕەبتی بابەتی ئازادیەوە هەیە ڕەبتی بابەتی ئازادیەوە هەیە بەس مادام فەیسبوک ڕێگای پێداوی ئەویش ڕێگای ئەو ینی مادام ڕێگای ئەوەی پێداویتەوە کۆمنتی بۆ بکەی و فەیسبوکیش ڕێگای بەوداوە کە کۆمنتەکەت دیلەت بکە من پێم ئەوە بابەتێکی ئەخلاقی نەبوو هاتە سەلیم کۆڤیست دەڵێت بەرژەوەندی سیفەتێکی ئاژەڵیە بەڵام قوربانیدان دە مرۆڤاتیە بەرژەوەندێکێکت لە بیرۆکە سەرنجەکانی سیاسەت و ئابووری بەڵام قوربانیدان بریتیلێکی لە بنەما سەرنجەکانی ئاین و ڕەوشتیدا سەرنجی بەڕێستە وەڵا خۆ ئێستا سیاسەت ئەسڵن لەسەر بابەتی سوودگەراییەوە بنیادنراوە ئەسڵن سیاسەت لەسەر ئەو بابەتە بنیادنراوە بەڵام لێردا باس لە
قوربانیدان بتێکێک لە بنەما سەرچیەکان لە ئاین و ڕەوشدا نازانم ئەو بۆ من کەمێک کێشەیە ینی چۆن بەکام بەڵگە لە ناو ئاین و ڕەوشدا ئەوە هەیە بەڵێ من باوەڕم وایە کە سیاسەت کە بەرژەوەندی خوازە سیاسەت بە بەرژەوەندیەوە ینی بە تایبەتی لەو سەردەمی ئەوڕۆدا کە سەردەمی سەرمایهداریە من پێم وایە سیاسەت یان خۆت زانست پێویستی بەوەیە کە لە ڕێگای فەلسەفەی ئەخلاقەوە لە ڕێگای ئەخلاقەوە ڕێشمە بکرێت بۆ ئەوەی سنوورەکانی خۆی بزانێت سنوورەکانی خۆی بزانێت ئێستا بۆ نمونە زانست پێش دەکەوێت چەکی ئەتۆمت بۆ دروست دەکات ئەتۆمت بۆ دروست دەکات بەڵام ئەو ئەخلاقە پێت دەڵێت کە تۆ ناتوانانی دیژ بە مرۆڤاتی بەکاری بێنی تۆ توانی بۆ کارەبە بە وزە بەکاری بێنی بۆ یەک کە شتێک ئەخلاقی لەگەڵ نەما وەکو چۆن تەیرێک باڵێکی هەیە و باڵێکی نییە دەقیق ئەوەیە وەڵاهی پێم وایە پرسیارەکان بڕان ڕایان بۆ خۆم باسی ئەو بابەتەم کە دە باوەڕ کە لەوانێ 100 پرسیارم بۆ دروست بوو بێ هەر بۆ خۆم 100 پرسیارم بۆ دروست بووە دەستان خۆش بێ من سوپاستان دەکەم بۆ کۆمنتانی کە داتان هیوادارم لەمە دووە کەمێک زیاتر بیر لە بابەتە ئەخلاقیەکان بکەینەوە و بگەڕینەوە بۆ تیۆری ئەخلاقیەکان و ئەو کێشانەی کە ڕوبەڕووی ئێمە دەبنەوە بتوانین بە بیرکردنەوەیەکی ئاگامەندانە و بیرکردنەوەیەکی کراوە ڕوبەڕوویان ببینەوە و ئێمە زوو بڕیاری ئەخلاقی نەدەین و ئەو بیرکردنەوەش لە کۆمەڵگای کوردی خۆمانداوە لا بنین کە هەمیشە ئەخلاق وابەستە کراوە بە خوارکەمەرەوە بەڵکو پێگەی ئەخلاق دەوێت بگەڕینەوە بۆ ئەقڵ کە کەسێک ئەقڵێکی ئەخلاقی هەبوو جەستەیەکی ئەخلاقیشی هەیە ئیبراهیم کتێبێکی کوردیان ئەرەوی پێشنیار دەکەی بۆمان لە بواری ئەخلاق ناسی وەڵاهی من بە دڵنیاییەوە پێت دەڵم ئەو کتابانەی هەتاکو ئێستا کە هەن بیان خوێنیەوە خراپ نییە بەڵام هیچیشیان ناتوان بتۆ بخەنە نێو دۆخێکی باشەوە لە نێو کاری فەلسەفەی ئەخلاقدا چونکە بەجددی زۆر نازانانی زۆر کتێبەکان زیاتر بۆ پلە پارە بۆ ناو بۆچ نووسراون چونکە کەم و کوڕیان زۆرە بەڵام خوێندنەوەیان خراپ نییە کە بیان خوێنەوە بەڵام کە سەرچاوی کە ئێستا بۆ نمونە هەندێک کتێب هەیە لەسەر ئەخلاق هەندێک کتێب هەیە لەسەر ئەخلاق بەڵام من لێرە ناتوانم ناوەکانیان بڵێم لەبەر ئەوەی کە تۆ پێ ناگەێنێت بەڵام تقریبا چەند کتێبێکی ئەخلاقی هەیە تۆ توانی بیان خوێنەوە کتێبەکانی زۆر کەمن لە پەنجەی دەستێ ناپەڕن لەسەر بابەتی ئەخلاق و ئەگە کەسێک پرسیاری نەما بێت من لێرە کۆتایی پێدێنم هیوادارم سوودێکم بە ئێوە گەیاند بێت و زۆر سوپاسی ئێوەش دەکەم کە توانیتان کاتی خۆتان ببەخشن دەستان خۆش بێ هیوای سەرفرازیتان بۆ دەخوازم و هەر چ ڕەخنە و پێشنیارێکتان هەبوو من پێی گەورە دەبم و سوودی لێ دەبینم ئیتر ماندوو نەبن و ماڵ ئاوە